چونکە بنووک عادەتەن کە تۆ چی بە قەرزیان لێوەرەگری مڵکێکە لێوەرەگرن بەڕەهن ئەو مڵکە ئەبێ سێ ئەوەندەی قەرزەکە ببێ چونکە احتیمالە ئینکیماش دروست بێ و مڵکە دابەزێ نرخەکەی مەسەلەن ئەگەر 10 ملیۆنت باتێ شتێکی لێوەرەگرێ بای 30 ملیۆن بێ بۆ چونکە ئەگەر ئەو شتە بازار دابەزی ئەو شتە لانی کەم 10 ملیۆنی خۆی ئەکاتەوە بانکەکە ئەگەر خستێ مەزادۆ ئەم قەرزە زۆر خەتەرناکە ئەبوایە ئەو وەفدەی حکوومەتی هەرێم کە هەڵا و بەهاریان هێنا بۆ چۆک کە ئەوە سەرکەوتن بووین و ئەمڕۆ سوپاسی سوودانی کردووە هەر ئەو کاتە ئەبوایە بڕی قەرزەکە لە بری قەرز دەوای سولەفیان کردایە بۆیە هەموو جارێ ئەڵێن ئەم حکوومەتە لەبەر ئەوەی شارەزای مەجالە سیاسی و اقتصادیەکە نییە هەموو جارێک کە ئەڕوا بۆ تەفاوز لەو سەرەوە بە دۆڕاوی دێتەوە لەم تەفاوزەشیانە نەک بە دۆڕاوی هەموو خاکی کوردستان وردە ئەخەنە ڕەهنی حکوومەتی ئیتیحادیوە بۆیە دوور نییە بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI بیانوو بگرن کە ئەوە زەماناتی عینیان ئەوێ زەماناتی نەقدیان قبول نییە وەک ئەوەی لە مفاوەزات دەکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەناو حساباتی ختامیە و لەناو تەقاریری خۆیان بڵێ ئەم پارەیە کە تەخسیس کراوە بۆ موچە و لە مانگی نۆ دراوە بۆ موچەوە کاک حەکیم ئەگەر هەرێمی کوردستان دای بە مانگی 1970 لێدا ئەی مانگی 10 و 11 و 12 چی لێەکە چکە ئەم پارەیە بۆ 3 مانگە بۆ مانگی 9 دەیە 11 مانگی 12 چی لێەکە ئەگەر خستیانە بری مانگی 7 و 8 ئەی مانگی 10 و 11 و 12 چی لێەکە نەخێر قەرزیان بەدەستێناوە قەرزەکەش ئەو هەموو تەبعاتەی هەیە کە هەیە کە بەداخەوە هێزە سیاسەکانیشان بە خۆیانەوە پێچاکە بە حسابی خۆیان هەمویان بە سەرکەوتوو بزانن نەخێر هەمویان شکستیاندا بە کۆڵی هەمویانە ئێستا هەموو ئەوانەی بەشداریان کردووە لەو قەزیە هەمویان شکستیان هێناوە